لە سلێمانی چەند کەسێک لە سەر ڕشتنی ماددە ڕەشەکە دەستگیر کراون. لە کەرکووکیش بنەماڵەیەک هەیە چانسیان لەگەڵ ژمارە هەژدەنیە کە تەمەنیان ئەگاتە ئەو ژمارەیە لە قاچ ئەکەون. چیرۆکی ئەوەتان بۆ باسەکەم. سڵاوتان لێبێت. 964 ڕشتنی ئەو ماددە ڕەشەی سنووری پارێزگای سلەیمانی لەبیر نەکردووە کە لە ناوەڕاستی مانجیدەی ئەم ساڵەوە بە شێوەیەکی فراوان لە چەندین شوێنی جیاوازی ئەو پارێزگایە لەلایەن کەسانی نەناسراوەوە و لە ڕێگای تەنکەرەوە دەڕژێنران. ئەو کاتیش لایەنە پەیوەنددارەکان وتیان بەدووادا چوون دەکەین و کەسانی سەرپێچی کارە دەینە دادگا. بۆیە ئەمڕۆ ئەم پرسەمان بردەلای پۆلیسی دارستان و ژینگەی ئەم پارێزگایە. ئەوانیش وتیان لەم بابەتە دەست بەتاڵ نین و کاری خۆمان کردووە. ئەمید هۆشیار ئەحمەد بەڕێوەبەری پۆلیسی ژینگە و دارستانی سلێمانی بۆ 964 ئاشکرای کرد لەسەر ڕشتنی ئەو ماددەیە ژمارەیە کەس دەستگیر کراون و ئێستاش دۆسیەکانیان لای دادوەرە. وتیشی بەدڵنیاییەوە لێپرسینەوە لەگەڵ ئەو کەسانە ئەکرێت و بەم زوانەش وردەکاری دۆسیەکانیان بۆ ڕایگشتی ئاشکرا ئەکەین. دوای گرژیەکانی چەند ڕۆژی ڕابردوو ئەمڕۆ دۆخی لاجان و قەزای خەبات بەرەو ئاسایی بوونەوە چوون و ژیانی ئاسایی بۆ دانیشتوانەکەی گەڕایەوە. تا درنگانی شەوی ڕابردوو دۆخی گوندی لاجان و قەزای خەبات ناسەقام گیر بوون، بەڵام دواتر لایەنە حکومیەکان و دەستڕۆیشتوانی گوندی لاجان گەیشتنە هەل و دانیشتوانی گوندەکە گەڕانەوە سەرماڵ و حاڵی خۆیان. ئەمڕۆژ دۆخی گوندەکە تاڕادەیەکی زۆر ئاسایی بووەوە و هیچ گرژیەکی نوێ سەری هەڵ نەداوەتەوە. قەزای خەباتیش تا درنگانی شەوی ڕابردوو پڕ بوو لە ئاڵۆزی و بەهۆیەوە هەریەک لە فەرمانگاکانی کارتی نیشتیمانی و ناوەندی لاوان و قەپانی خەبات هەروەها کامیرای تۆمارکردنی تیژڕەوی سووتێنران. ئەمڕۆ دۆخی ئەوێش ئاسایی بۆتەوە. 964 لە تەندروستی هەولێرە و زانیوێتی لە گرژی و ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو 11 کەس بریندار بوون و کەسێکی ژیانی لەدەستداوە. 8 لە بریندارەکانیش تام ئێوارەیە نەخۆشخانەیان جێهێشتووە، بەڵام دوو لە بریندارەکان لەژێر چاودێری چڕدان کە یەکێکیان کارمەندی هێز ئەمنیەکانە. لە کەرکووک بنەماڵەیەک هەیە چانسیان لەگەڵ ژمارە هەژدە باش نییە، چونکە ئەگەر لە ناو بنەماڵەکانی دیکە ئەم ژمارەیە بۆ تەمەن ببێتە تەمەنی گەنجی و هەڕەتی لاوی بۆ مرۆڤ کەچی بۆ ئەو بنەماڵەیە دەبێتە هۆی لە کارکەوتنی قاسەکانیان و لە تەمەنی هەژدە ساڵیەوە دەکەونە سەر عارەبانە. لەناو ئەو بنەماڵەیە 3 کەس هەن بە تەمەنی جیاوازەوە، بەڵام هەرسێکیان کە تەمەنیان بووە تا هەژدە ساڵ ڕۆیشتن بە قاچەکانیان بە چاوی خۆیان نەبینیوە. حەیدەر کازم یەکێک لەو سێبرایەی کەرکووکە بە 964 وێت تاکو و تەمەنی هەژدە ساڵی هیچ کێشەیەکی نەبووە، شۆفێر بووە، لە ناوچەی پیشەسازی کاری خۆی کردووە، بەڵام دەڵێت کە تەمەنم بوو بە هەژدە ساڵ کەوتمە گاگۆڵچێ و لە پێکەوتم. وەک باسی ئەکات هەرخۆی نییە، بەڵکو لە پێش ئەودا دوو برای دیکەشی بە هەمان شێوەوەیان بەسەر هاتووە و لە قاچ پەڕیون. پزیشکەکانیش پێیان وتون ئەمە کێشەی بۆ ماوەیتانە. لا بەحرکە پیاوێکی سەر و ڕیسپی خەریکی کاری خێرخوازیە. بەم زستانەش نەوت بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت و هەژار دابین ئەکات، هەروەک چۆن لە وەرزی دەستپێکردنی خوێندنیشدا جلوبەرگ و جانتای بۆ منداڵە هەژارەکان دابینەکرد. قاسم یوسف کە بە مام قاسم ناسراوە هەرچەندە کەوتوتە ناو تەمەنەوە، بەڵام بۆ کاری خێرخوازی سەری پێوە نییە و نازانێت ماندووبوون چییە. بڕوایی وایە کاری بەخشین مرۆڤ دەگەێنێت بەلووتکە و بەرزی دەکاتەوە. دەشڵێت هەست ناکەم تەمەنم گەورە بێت و هەست دەکەم تازە لەدایک بوومە. مام قاسم لە وەرزی زستاندا نزیکەی 20 لیتر نەوت بۆ هەر ماڵێک دابین ئەکات، بەشێکیش زیاتر لەو بڕیان پێ ئەدات. دەشڵێت ئەمڕۆ نزیکەی 15 بەرمیل لەلایەن خێرخوازێکەوە دابین کراوە، دابەشی سەر 150 ماڵی دەکات. باسی ئەوە شکات کە خەڵکانێکی خواپێدا و لە پشتکارە خێرخوازیەکانی ئەون و ئەو داوایان کردووە کە ناویان نەهێنرێت. لە ئیدارەی ڕاپەڕین ئامارێکی سەرسوڕهێنەر و ترسناک هەیە بۆ کۆچی گەنجان. ئەو ئامارە تازە بڵاو کراوەتەوە
ئاماژە بەوە ئەکات کە لە زیاتر لە 2000 گەنج کۆچیان کردووە و ئەوانەی کە کۆچیشیان کردووە بەداخەوە هەر لە ماوەی ئەم مانگەدا 5 تەرمی گەنجە کۆچکردوەکانیان بۆ گەڕاوەتەوە. ئەمەش جۆرێک لە دروستبوونی شۆکە لەو ئیدارەیە کە گەنجەکانیان بەو لێشاوە هەرێمی کوردستان یاخود ئیدارەکەیان بەجێ دێڕن و بەرە وڵاتانی ئەوروپا کۆچ ئەەکەن. ئەم داتانوێیە لە لایەن سەرۆکی ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین سەرۆکی گەنجانی ڕاپەڕین باڵێن ئەو ئیدارەیە بڵاو کراوەتەوە دیارە دوێنێ دیدارێک هەبووە دیدارەکە تایبەت بووە بە کۆچ و گەنج لەوێ ئەم داتایی ئاشکرا کردووە. ئەڵێ لەم ساڵدا لە هەرێمی کوردستان نزیکەی 7000 گەنج کۆچیان بۆ دەرەوەی وڵات کردووە لەو ژمارەیەش 2300 گەنج تەنیا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کۆچیان بەرە و وڵاتانی دەرەوە کردووە. هەردەم مانگەشدا تەرمی یاخود ڕووفاتی 5 لە گەنجەکان هێنراونەتەوە ئیدارەی ڕاپەڕین ئەمەش زۆرێک لە ترس و شۆکی بۆ تەواوی هەرێمی کوردستان دروست کردووە کە لە ئیدارەیەکی تەنیا ئیدارەیەکی هەرێمی کوردستان ئەم زۆرە بەلێشاوە گەنجان کۆچ بکەن و لە هەمان کاتیشدا لە ماوەی 1 مانگدا 5 ڕووفات و تەرمیان بۆ بگەڕێتەوە. سەرۆکی ئەم فەرمانگەیە ئەوەی گەنجانی ڕاپەڕین داوا لە حکوومەت ئەکا کە بە هەر هۆکارێک بێت کار بۆ ڕێگریکردن بکات بۆ ئەوەی گەنجان چیتر بەرە و وڵاتانی دەرەوە بەو شێوە نایاساییە کۆچ نەکەن و نەبنە قوربانی. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان.